بەمەبەستی ناساندن و پەرپێدانی تواناکانی ژنان لە هەولێر دیدارێک بەڕێوەچوو دیدارەکە لە ژێرناوی ژن شێعر و گۆرانی بەڕێوەچوو کە تیایدا ژمارێک لە ژنان بەرهەمە شێعرەکانی خۆیان پێشکەش کرد. سەرڕای پێشکەشکردنی بەرهەمە شێعرەکانیان چەندین چالاکی تر پێشکەش کرا. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە هەولێر دیداری ژن شێعر گۆرانی ساز کرد. لە دیدارەکەدا ژمارەیەک لە شاعیرانی ژن بەرهەمە شێعرەکانیان خوێندەوە لەگەڵ پێشکەشکردنی چەندین گۆرانی و بڕگەی هونەری کە لەلایەن ژنانی بەشدار لە دیدارەکە ئامادەکرا بوو. لە چوارچێوەی بەڕێوەچوونی دیدارەکە ژنانی شاعیر باسییان لە گرنگی دیدارەکە و ڕەخساندنی دەرفەتی ناساندن و پەرەپێدانی تواناکانیان کرد و داواشیان کرد ئەم دیدارانە ساڵانە بەڕێوە بچێت. بەڕاستی ژن کۆڵ لە هەست و نەستی خۆیە هەر خۆی پارچەیەکە لە هۆنراوە و لە کاتێکی شاکەل باس لە خودی خۆی ئەکا. ئێمە جارێکی تر گرنگی ئەین بۆ بەهرە و توانایی کە دەنگی بە شێعرەوە بگاتە ئەو شوێنەی کە خۆی مەبەستێتی.